ئێوارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لەگەڵ بەرنامە پڕزانیارێکی خۆتان بەرنامەی چارە هاتمەوە خزمەتتان. زۆر کەس پرسیارم لێ کاڵە دوکتۆر گورتۆدانە هۆلیوود سمایڵە. نامندان هۆلیوود سمایڵ نێدانی خۆمە، بەڵام هۆلیوود سمایڵێکی سروشتێکە یێزدانی مەزن پێی بەخشیوم. ئەم ئێوارێش هەردوو میوانەکانمان هەتاوەکو ئامادا بن لە ستۆدیۆکانی هەولێرەوە لە ستۆدیۆی سلێمانی بەڕێز دکتۆر ئالان محەممەد ڕەوف کە مامۆستای زانکۆی سلێمانی و پزیشکی پسپۆڕی دروستکردنی دانا لەگەڵمان میوانە بەخێر بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. هەتاوەکو ئەو کاتێک کە ستۆدیۆی هەولێر ئامادا بێت هەندێک شتان بۆ شەرحەکە مەگەر برادران لەو وێنانەی کە خۆم ئامادەم کردو وێنەی ژمارە یەکمان بۆ بخەنە سەر شاشاوی کە نووسراوە هەڵگورد یەک بۆ قسەکردن لەسەر مەسلەی هۆلیوود سمایل کە ئەڵەن هۆلیوود سمایل هۆلیوود سمایل چییە؟ ئەمەی کە لەبەردەستی منایە ئێستا توان برادرانی کامێرە شۆری گرن ئەمە هەر خەڵک هەر پێڵی هۆلیوود سمایل باشە، ئەمەی تریشان خەڵک هەر پێڵێ هۆلیوود سمایل باش. ئەوەی کە لەسەر شاشە ئێستا ئیبینن ئەوە دیزاینەکانە بەمانایەکی تر ئەوەی کە ئێوە پێی ئەڵەن هۆلیوود سمایل خۆی لە ڕاستیە ئیش نییە، لە ڕاستیە هۆلیوود سمایل تەنها دیزاینە، هیچی تر نییە جگە لە دیزاینە. گەسە تەماشای سەر شاشەکە بکەن نووسراوە ئەگرەسیڤ ستایل، ناتچرال ستایل، ئەنواع و عەشکال ستایل نووسراوە، یەکێکیش لە ستایلەکان نووسراوە هۆلیوود ستایل. ئێستا لە سلێمانی یان لە کوردستان بە شێوەیەکی گشتی ناوەکان لە ستایلەوە کردووە بە سمایل و بە هەموو شتێک دەڵێن هۆلیوود سمایل کە خۆی لە ڕاستیە هەر ناوهێنانەکەشی جارێ دروست نییە. اینجا ئەگەر برادران دەستی من وەربگرن ئەمەی کە بەدەستی منەوەیە لەو کامرەی بەرامبەرم وەریەگرنەوە بزانم ئەمەی کە بەدەستی منەوە بە هەردووشیان هەرەوترێ هۆلیوود سمایل خەڵک وای پێڵێ تەماشای بکەن ئەگەر لایەوە سەیری بکەن هەردووشیان هەردانەکان سپیدیارە و کلەنسانی کە پێوە هێوەیە کە لە کاتی گواستنەوەیان نەشکێت حەزەکەی کلەنسەکان لێ یەکەمەوە بەستەوەی کە باشتر بۆ بینەرەکان شەرحیکەن بۆی کە ڕوون بێ لەلایەن سەریکەن بەڕێزان. ئێمە هەردووشی ئێوە هەردووشی هەر پێڵەن هۆلیوود سمایل فعلا هەردووکیشی کە سەیریەکەن لە لای ئێوەوە ئەوە دیارە یەک شت دیارە، بەڵام ئەگەر ڕۆکە وەرژێڕینەوە تەماشایان بکەن جیاوازیەکەتان بۆ دەرەکەوەیەکیشان تەنها بەشی پێشەوەی دانەکە دروستکراوەیەکیان هەموو چواردەورەکەی ئەمایان کە هەموو چواردەورەکەیەتی جاران پێوترا کیف باشە ئەمانۆ نینۆکی سناعی وایە. اینجا ئەمە چۆن دروستەکرێت لەکوێ دروستەکرێت کوالیتی ئەم مەوادانی کە ئەمەی لێ دروستەکرێت چیە و چۆنە پامنێرمان ڕێباز هیوا ڕۆشتۆتە تاقیگەیەکی دروستکردنی دان لە شاری سلێمانی. بە سوپاس کاک حەمید قسەی بۆ کردوین و راپۆرتێکیان ئامادە کردووە 5 خولەک بینەری ئەو راپۆرتە بین بۆی کە دەربارەی دروستکردنەکان و شێوازی دروستکردنەکان و مەوادی ئەسڵ و مەوادی عادی و مەوادی گران و مەوادی هەرزان لەسەر هەموو ئەمانە قسەعاکەین. برادران بێ زەحمەت ئەو راپۆرتەمە بخەنە سەر شاشە بۆی کە هاتینەوە لەگەڵ میوانەکانمان دەستکەین بە وەڵامی ئەو پرسیارە کەی هۆلیوود سمایل نەکەین. لەگەڵمانە بن. من حەمید حەسەن حەکیمیم، پسپۆڕم لە بواری دێنتاڵ تکنیشنەوە، اختصاسەکەم دروستکردنی دانە لە بەشی مختەبەردا تقریباً 15 ساڵیشە لە بوارە دایشەکەم. هۆلیوود سمایل خۆی لە ڕاستیدا ستایل و شێوازێکی دان دروستکردنە نەک ئەوەی کە تەکنیکێک بێ یا مەوادێک بێت بۆ ئیشێک، خۆی ستایلێکە بۆ دان دروستکردن بەزەوەی کە خەڵک بە عام تێگەیشتون بە توێکلی ددان یا ڤنیر کە ئێمە باسی دەکەین بەمە تێگەیشتون. لە ئەسڵا هۆلیوود سمایل ئێمە پێی دەڵێن ستایلێکی دان دروستکردن، خۆی پێکاتۆ لە ڤنیر کە بە شێوازێکی جوانکاری و ڕێکوپێک دروستە کردرێ بە هێندێک تێبینی وردەوە کە پێویستە تێدا بەکاربێنین. باش و خراپی هەیە وەکو هەموو شتێک. بۆ نمونە مەوادمان هەیە شەریکەیەکی بەناوبانگە، شەریکەیەکە احتراپی پێکراوە عالەمیە، مەتریاڵێکی باشە، مەوادێکی باشە، نرخیشان گرانە. لە هەمان کاتدا مەوادیشمانەی شەریکاتی تر نرخیان زۆر کەمترە، زۆر هەرزانترە، لە یەکەم بینیندا وەکو یەک دەرەچن، بەس لە درێژخایەندا درێژخایەنەکە ژانی لە 6 مانگ تا ساڵێک بۆ سەرەوە جیاوازی نێوانە و دوانە دەرەکەوێت. ئەمە گەرکومان هەیە لەسەر تەمەنی خراپە باسکەین، هێندێک شت هەیە بە چاو ئەبیندرێ یەکسەر هەستی پێ دەکەیت. بەس لەم جۆرە ئیشەی ئێمەدا جاری وایە خراپەی ئیشەکە دەرکەوتۆ، یعنی خراپەکەی مەوجودە بەس ئێمە نایبینین کاگاتە کاتێک کە ئیتر تەواو لە دەمی نەخۆشەکەدا
تاسیراتی خراپی خۆی بە ڕێژەیەکی زۆر بەجێهێشتەوە. هێندێک جاریش هەیە لە ماوەی 6 مانگ تا ساڵێکدا ئەو تاسیراتە بینین بە شکان بێ، بە حەساسبوونی بەگلەی نەخۆشەکە بێ، زۆرتر بە شکانە، بە شکانی بنیرەکە دەستپێەکە. ئەمە تەبعەن پرۆسەی دروستکردنی ئەم بنیرە تۆزێک درێژخایەنە، ئەساسیات و داتای ئەسڵیش لە دکتۆر وەرەگرین بە زۆک و بەشی مختبەر. ئێمە لە مەوادێکی بەم شێوازە ئیستفادە دەکەین بەکاردێنین. ئەم مەوادە پێکاتەیەکی تایبەتی هەیە بە ڕەنگی جیاواز و بە قووەتی جیاواز و هەر نوعیەتێکی لە شوێنێکی تایبەت دایشی پێدەکردرێ. بەم جیازە پرسی دەکەین یاخود بڵین کەپسی دەکەین بۆ سەر ئەو شێوەی کە بۆ دانەکەمان دروست کردو. لە کۆتاییدا شتێکی بەم شێوازەمانەداتێت باشە. ئەمە ئەبڕدرێتەوە پاگەکردرێ، لەسەر قاڵبی دەمی نەخۆشەکە داهەندرێتەوە، قاڵبەی کە ژیراوە. لەسەر ئەو دەست پێ دەکەین بە ئیشکردن بە شێوازی چین بە مەوادێکی وەکو ئەمانە بە پێ ڕەنگی خۆی، بە پێ و پێداویستە و داواکاری کە دکتۆر هەویستویەتی. ئەمە شێوازی دیجیتاڵە بە کاتکان دروستیەکەین، ینی تەداخلی دەست زۆر کەمە تێیدا. مەوادێکی بەم شێوازەیە هەمان شەریکەیە، هەمان کوالیتیە، بەس هەرو جۆری کە لە پێش داوتم تەکنیکی دروستکردنەکەیان جیاوازە. تەکنیکی دروستکردنی جیاوازە بەم جیازە کە کاتکامە لە بەشی دیجیتال دایشی پێ دەکەین. ناودەمی نەخۆشەکە بە شێوازێکی سێڕەهەندی سریدی ئەخێنێ ناو کۆمپیوتەرەکەەوە، ینی بە سریدی دیزانی خۆمانەکەین، دەموچایی کەسەکەمان لە بەردەستا شتێک کە گونجاو بێ بۆ هەڵدەبژێردرێ و لەسەر ئەم مەوادە کە نەفسی مەوادەکەی پێشوویە هیچ جیاوازیەکی نییە لە کوالیتی و پێکاتەدا، بەس جیاوازەکەیەوەیە بە بەشی دیجیتاڵیشی لەسەر دەکردێ و کاتکامەیکات. دوو جۆر قاڵبمان بۆ دێ لە ناو دەمی نەخۆشەکە، قاڵب یا بڵین ئیمپرێشن لەیا تەبعی نەخۆشەکە. شێوازێکیان بە شێوەی دیجیتاڵ دێت کە دوای سەیریەکەین، شێوازێکیشان هەیە بەم شێوە باوە دێت لە عیادەی دکتۆرەکە بە موادێکی تایبەت و قاڵبێکی تایبەت تەبعەیەک لە دەمی نەخۆشەکە ئەگیرێ بەڕێیا کردرێ بۆ ئێمە. تەبعاً لەگەڵ ئەم قاڵبە مەجموعەیەک داتای تر وەکو شێوازی دروستکردن وەکو داواکاری دکتۆرەکە ئەوانە هەموو بۆ ئێمە دێ. ئێمە لێرە بە موادێکی تایبەت کە پێڵین دایستۆن بۆی کە شێوازی دەمی نەخۆشەکە دەرکەینەوە و گۆڕانکاری بەسەردانەیە. ئەمە قاڵبی ناودەمی نەخۆشەکەیە لە 100 تەبعی ناودەمی نەخۆشەکەی ئێمە لەسەر ئەم قاڵبە دەست دەکەین بە ئیشکردن. یعنی ئەو پێداویستیانی کامان هەیە و تەڵەبیەی دکتۆر هەیەی ئەو شتێک کە زەرورە لێرەوە دەست پێ دەکات بۆ ئیشکردن. من وەکو ئەمە ڕای شخصی خۆمە وەکو تەجروبەیەکی کە کۆم کردوێتەوە تا ئێستاەوە ئیشانی دیمە باشترین حەلەوەی لە پێشدا ئەم کەسێکی هەیە هۆڵی سمایل کە دکتۆرێکە شیاوی ئەم شتەیە، ینی ئەزانی ئەم میشە بکات توانای هەیە تێیدا، چونکە زۆر وردەکاری تێدایە کاگە دکتۆرەکە زۆر شارەزانە بێ فەیلێر دەبێ و فاشل دەبێت لە داهاتوویەکی نە زۆر دووردا. لەبەرەوە باشترین حەلەوەیە دکتۆرەکە بزانن لای چ دکتۆرێگەیکە لە چ کلینیکێگەیکە. گەڕاینەوە خزمەتتان ئەوەی کە مەبەست و پەیاممانە لەم بەرنامەیە کاڵن کەی هۆڵوت سمایل نەکەین ئەوەیە کە هەموو کەسێک هۆڵوت سمایل نەکە، هەموو کەسێک پێویستی بە هۆڵوت سمایل نیە و ئەستان وشەی هۆڵوت سمایل خۆ هەڵ دەربڕینەکە دەربڕینێکی دروست نییە. ئێمە ئامانەن لە ڕووی زانستیەوە ئەوە تێبگەێنین. هەردوو میوانەکەشمان کە میوانمان جگەلەوەی کە خۆم پزیشکی دانم و زیاتر لە 10 ساڵام کاراکەم بۆ خەڵک، هەردوو میوانەکانمان لە بوارەکەی خوانە زۆر شارەزا و بەرەوە پێشچوون. لەم بەرنامەیە نە ئەمانەیە براندین و ڕەکلام بۆ میوانەکانمان بکەین، نە ئەمانەیە بە خەڵک بڵین بە هیچ شێوەیە هۆڵوت سمایل مەکەن. نە ئەمانەیە کە پێتان بڵین کەی هۆڵوت سمایلتان پێویستە، کە پێویستان بوو شێوازە زانستیەکەی چۆنە و ئەو کێشانە چێکە لە پاش هۆڵوت سمایل لە کوردستان ڕوویداوە کە لەم بەرنامەیە شتیوە ئەبینن لە کوردستان لە دەروی کوردستانە کە لەوانەیە زۆر سەرتان بسوڕمێنێ و ئەو راپۆرتەکە بینیتان بۆیە کە لەوە تێبگەنم کارێکی ئاسان نییە و بە 5 دقیقە و بە 10 دقیقە تەواو بێ. ئەم ئەوانی کە لە مختبەرە ئاکرێت کستافێکی زۆر گەوری لە پشتەوە تێچوونێکی زۆر هەیە لەبەرەوە ئیشەکە زۆر گرانە، بەڵام لەگەڵەوە هەتا زۆر پێویست نەبێ مەیکەن. دکتۆرالان لە پرسیارێکم لەگەڵ جەنابتە دەست پێ یەکەم کۆمەڵێک وێنەت ئامادە کردووە، یەکەم وێنەشیان دەربارەی و حاڵەتانەیە کە نەیکەن. برادران ناتوانن ئەو وێنانەی دکتۆرالان کە 8 وێنە و لە یەک وێنە کۆکراوەتەوە پێم بڵێت چ حاڵەتێک خەڵک پێویستی بەوە نییە هۆڵوت سمایل بکات. ئەگەر ئێستا خۆیان وردە بشانمانێ.
ئێستا لەو ڕسمی کە دایانێن کەمێکی تر تقریبا کورتم کردو لە هەش حاڵەتی کە زۆر زەقە کە زۆر کات ئەبێ هەربیر نەکرێتە کە هۆڵی ئیسماعیل بکرێ وەکو چۆڵی ئاتلیست ئەگەر لە ستێپ یەکەمیش نەکرێ بۆ داهاتوت بکرێت قەی ناکە بەس لە بیداتە کە ئەو کەیساتانە بوو کە نەخۆشەکە خۆی بینی لەو کەیساتانەیە لەو یەکێک لەو هەشتەیە بێ جاربی لە هۆڵی ئیسماعیل نەکاتەوە. باش برادرانەوە هەش حاڵەتەما بخۆنە سەر شاشە بۆی کە جەنابی دکتۆر بتوانێت باسی هەشت حاڵەتە بکات کە خەڵک نابێت هۆڵی ئیسماعیلی تیا بکات کە باش نیە لەو حاڵەتانە هەوڵی ئیسماعیل بکات. باشە ئەو حاڵەتانە گەڵمان باس بکێت تاوەکو نەکات سەر شاشە یەکێک لەوانە کە حاڵەتی قەیدانەکانی سەرگەسێری ڕسمی ڕقمیەکە باشە ئەو ڕقەمەکانی لەسەر بینەر خۆیان یەکەم ڕسمی لای چەپ سەری سەرەوە هەر ژمارەیەک بەڵێ لەو حاڵەتەیە کە دیقەتی دانەکان بە دانەکانی زۆر تێک چووە زۆر ئێمە بە ئینگلیزی پێڵین کراودینگە لەو حاڵەتەیە نەک بەس لەو حاڵەتە زۆر لە تەنانەتە گەنیوەی ئەوەش دانەکانی خوار بێ لەو حاڵەتەیە 100% ئەبێت بی لە ڕاستکردنەوە بکات بی لە هۆڵی ئیسماعیل نەکات. بەڵێ چونکە بۆ نمونە بیر بکاتەوە کە هۆڵی ئیسماعیل بکات بەونوعە ئەو کاتە بەشێکی زۆری لە دانەکانی ڕوا و هێشتا ناگا بۆ ئەنجامی کە خۆی ئەوێت. بەڵێ حاڵەتی دووەمیان ئەگەر دیقەتی بێ چەناگەی دانەکانی خوارەوەی تۆزی لە پێشەوەیە بە هەمان حاڵ ئەویش ناتوانانی بیکە چونکە گەر بیکە بەڤینی بۆ نمونە کە هۆڵی ئیسماعیلی لێ دروستەکرێ یەکسەریانە ئەشکێت یان درزە بات یان ئەسڵان خۆی ئاوا هیچ شکلی تاو نییە ئەی چۆن دواهی تۆ بە هۆڵی ئیسماعیلەکە ئەتەوێ شکلی جوانتر بێ خراپتر بێ بزڵت. حاڵەتی سێم و چوارەم و دوانە عەکسی یەکەن یەکەم سێم دانیان پێوترێت دی بایت کە ئەوەیە دانەکەی سەرەوە بە تاوای دانەکەی خواری داپۆشیوە خۆی نۆرمەڵی ئەبێت 2 بۆ 3 ملیم لە دانەکەی خوارە دەرکەوێت بەڵام گە دیقەتی بێ ئەمە زۆربەی دانەکەی داپۆشراوە ئەی تەسەڵ ئەمە ئەگرستە دانیشیت هۆڵی ئیسماعیل بۆ بکەی بەڤینی دایپۆشیت خۆی ئەسڵەن هاتۆتە خوارە زۆر ئەو کاتە چی لێت ئەی شکێنێ لە کاتی بز بێ لەوەی کەشکانەکەش بێ هەر خۆی ینی ئەمە تەبیعینە نابێ وایی بێ بەعکسی خۆی لە ڕسمی ڕقم 4 ڕێک عکسی خۆیەتی لە ڕسمی 3 تۆ بۆشایت نییە زۆر چوو بەناویەکە دانەکان بەڵام لە حاڵەتی ڕسمی 4 تو بۆشایەتی زۆر هەیە باش ئەگەر تۆ ئەسە بتوێت بە ڤینیر یان هۆڵی ئیسماعیلی بۆ بکەیت دانەکان چی لێت زۆر درێژە بێ ئەوە زۆر ناتەبیعیە بێت زۆر ناشرینە بێ ئەوە زۆر هەڵا بێ بۆیە لە حاڵەتی ڕسمی 1 و 2 3 و 4 ئەوە مەجالیتانی ئیلا بێ ڕاستکردنەوە بکەیت باشە بە هیچ شوێک ئیلا بێ ڕاستکردنەوە بکرێت 5 و 6 یعنی حاڵەتی پێنجەم لە حاڵەتە دیقەتی دانەکانی بە تایبەتیەوەی سەرەوە بەشێکی کەمی لە دانەکان ماوە لەو حاڵەتەیە ئەو بە هیچ شێک ناتوانانی هۆڵی ئیسماعیل بکەی بە ڤینیر ئۆکێ ئەتوانی هۆڵی ئیسماعیل بکەی بە کیف وەکوتمان هۆلیوود سمایل نییە هۆلیوود ستایلە بۆی ئەتوانی بە کیفیش بیکەی بۆی بەڵام تۆ بەم حاڵەتە ناکرێت ئەبێ یەکەم جار بۆشایەکی بۆ پیا بکەی بلێ بینی دانەکانی سەر و خوارەوە کەویش چۆن دروستیەکەیت ئەبێ زۆربەی دانەکان دەستکاری کەیت لەو حاڵەتە ناو علمێکی پێوترێت کە پێوسەکە کە فول ماوت ریهابلیتیشنی بۆ بکرێت ئەمیان حاڵەتی شەشەمیان ئەوەیان تۆزێک کێشەیە ئەویان زۆر خەڵک هەیەە کە ئەگەر دیقەتی قەراغەکانی دانەکانی سەر و خوارەوە بن ئەڵەی وردەشکاویتە ئەڵی خوراوە ئەیش لەو کەسانن کە دانەگیڕیان هەیە بەهۆی سترێسەوە بێ بەهۆی حاڵەتی هەر حاڵەتێکی نەفسیەوە بێ بە حاڵەتی خوی خراپێ تۆ ئەگەر هۆڵی ئیسماعیلی بۆ بکەی بێ ئەوەی کە ئەندرلاین کۆزەکان ینی ئەو هوانی کە لە ژێرەوەی تۆ چارەسەرکەی تێکی درزە بات ئەشکیە بەرە بێتەوە ئۆکەی بازێکی ئەڵێتوانم من مثلا بایتگاردی بودانە بۆ کە لاستیکێک ئەخرێتە سەری بەڵام ئەوە چارەسەر نییە تۆ بێ چارەسەری شتەکانی ژێرۆ بکەی بزانی بۆ وای لێت اینجا ئۆکەی بازجا بەکارین یان تافەترێک تا عیلاجی شتەکانی ژێرۆ چاکەیت ئەوەی کە شتەکانی کە سترێس بێ یان هەیە بازەکەسی لایفستایل قورسە ئیشی قورسە دایمەن دانەگیڕی هەیە. دکتۆر پێشی بڕێتە سەرەوە بینەرانەمە سەرستان بۆ ڕاب کێشمەوە ئەمانم بۆ هێناوە بۆی کە ئەوکو جەنابی دکتۆر باسی کرد لە ستایلەکەی کە باسەکرێت ئێستا تەماشا ئەمە بکەن ئەمان ئەوەیە کە پێوترێ کیف نازم جاوەڵام ئەوەندە بچووکە چۆن بیگرم بەدەستمەوە ئەمان ئەوەیە کە پێوترێ کیف بڕوانن ئەمە هەموو دانەکە بە تەواوەتی دروست کراوەتەوە هەموو دانەکە دروست کراوەتەوە تەماشای بکەن هەموو دانەکەیە ئەمانەوەی کە پێوترێ کیف خۆی سمایل نییە و ستایلە ئەکرێ بە هەندێک حاڵەت ئەمە بەکاربێنرێت ئەمە لێرە دایانێ ئەمە هەموو دانەکە لێژیرە چواردەوری دانەکە لێژیرە بەڵام ئەمەیتریان تەنها وەک نینۆکی سناعی وە تەنها لە دیوی دەرەوەی دانەکە تۆزەکە ژیرێ کە ئەبێت بە نیوەی ئەو بۆ نامە ئیشەکان تێک بچێت سەیریکەن تەنها بەشێکی کەمی لێژیراوە بەم شێوە لێ یەکەمەوە ئەمان ڤینیرە ڤینیرەکە تەنها
وەکو شتێکی تەنک ئاخرەتە سەردانەکە لە کاتێکا کیفەکە زیاتر لە دانەکە ئاژیرێ لە ڕووی زانستیشەوە ئەمان بۆدان باشترە تاوا کۆمان بەڵام هەمویان دکتۆر بێ زۆر شارەزای بۆ بزانە کامیان لە چ حاڵەتێکە بەکارهێنێ. بەڵێ دکتۆر دوو شتی کۆتاییمان ماوە بەڵێ بڵێ برادران ئەو ڕسمی دکتۆر بخەنەوە سەر شاشە بێ زەحمەت بۆی کە بتوانە باسی بکە چاوت خۆش بێ بەڵێ دکتۆر. دوو حاڵەتەکەی ئەخیر زۆر بەڕوونی دیارە ڕقم ئەوەی ڕقم حوتەکان و ڕقم هەشت پوکی تەواو نییە بزڵت نەخۆشی پوکی هەیە دیقەتی بە لە ئاستێکە کە تەنات بەس بووکە دانەبەزیوە سقانەکەشی نەماوە بەڵێ ئەم حاڵەتە خۆی ئەسڵان کەسەکە کۆمپرۆمایزە خۆی تێک چووە خۆی پوکی نەخۆشە سقانی نەخۆشە بەڵێ ئەوە ناتوانانی هۆڵی سمایلی بۆ بکەی بەڵێ یان هیچ نبێت ئەبێت تۆ کۆنتترۆلی کە ئەم حاڵتە زیاتر نەڕات ئەمەلیاتی پوکی بۆکی بەرزیەکەیتەوە پاشان ئۆکێتوانی بیکەیت. بەڵێ آخر دانیشیان بۆ ئەو کەسانن کە ئۆڕەڵ هایجینیان خراپە ینی ئەوانەی کە تەندروستی ناودەمیان پاکتەمیزی ناودەمیان دەمیان پاکتەمیز ڕناگرن دیقەتی بە ئلتیهابی پوکی هەیە دانەکانی کلۆرن لەو حاڵەتە 100% ئەو کاتە پرۆگنۆسیزی ئیشەکە ینی بۆ تۆ هۆڵی سماڵیشی بۆکەی لە کۆتاییە دوای ساڵی دو ساڵ زووتێکە چێ باشکە خۆی ئێهما لە بودانی خۆی وای لێکرد تووشی کلۆری بێ بە تایبەتی لە کێساتی کە ڤینیر بێ کە بەس ڕوپۆشی دەرەوەیە تۆ مەجای زۆرتیان لاکان کلۆر بێ بۆیە ئەو کاتی کە باسمان کرد هەفتەی پێشوو هۆڵی سمایل تۆ ناتوانانی قەت زمانی 5 ساڵ و 20 ساڵ بیت ئەوە لە ئایدێڵایە چونکە بەشێکی زۆری نەخۆشەکە کۆنتترۆلیەکە تو چەند جاردانی ئەشوات پەت بەکارێنێ ئایا جا لەو حاڵەتانەشە هەندێک دوو حاڵەتەیە کە لە مەسلەی زمانە لە هەولێر دکتۆر زەردەشکی ئامادە بوو ئەتوان پێمان بڵێن ئەوە لە مەسلەی ڕاستکردنەوەکەشە پێشەوەی کە بچینە هەولێر و بچین لای دکتۆر زەردەش دەمە سەرنجی بینەرەکان بۆ حاڵەتێک ڕابکێشم برادەرانی بەڕێز ئەو وێنەی کە ئێستا داوام لێکردن بێزەحمەت بۆم خەنە سەر شاشە سەیری ئەمە بکەن بینەرانی بەڕێز دکتۆرانان وەکو پزیشکێک وەکو پسپۆرێک ئەم دەمودانە پێویستی بە هۆڵی سمایل هەیە ئەمە پێش دەستکاری کردن نه ئەمە هەر ینی ئەمە هاوڵاتیە کە چارەخوازە کە سەردانی ئەمە داوای هۆڵسماڵی کردووە لە شوێنێکی تر ڕێکیش کەوتبوون کەەوەی بکەن لە کاتێک ئەمە خۆی شقلیدانی زۆر جوانە ڕاست تەنها بە سپیکردنەوەیەک شێوازێکی زۆر جوانمان ناوەتێ هیچ کێشەیەشی نییە ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە بەڕاستی من ئەمی سەرنجی بینەرەکانی بۆ ڕابکێشم بەڕێزانە سەلام حاڵەتانە کە تۆ خۆت دەمودانێکی جوانت هەیە ئەگەر کێشێکت لەگەڵ ڕەنگەکە هەیە زۆر ئاساییە دەکرێت ڕەنگەکەت بۆ بگۆڕدرێ ئێسمە تەنها سپیکردنەوەیکی بۆ کراوە خۆی هۆڵی سمایلێکی سروشتی خوایی جوانی هەیە پێویست بۆ ناکەیتە تۆ دەستکەی بە بچووکردنەوەی دانەکان و لێگرتنی دانەکان و سەرفکردین دنیایەک پارە بۆی کە دەمودانە جوان بخۆی ئەستان دانەکە جوانە و هیچیش ناوازم زۆر هاوڕای لەگەڵ زۆر ڕاست سەردانێکی زۆر جوانە و تەنانەت حتا قیاسەتەکانی شەگە دیقەتی بێ تقریبا ینی پرۆپۆرشنەکانی نسبەکانی جوانن دانێکی ئەو لاینە بێت تۆزە کەمێک کورتترە بەس ئەوی زۆر ناتشڵات بەزەوە کاتە ئەوەی تۆ دانیشی دەدانی بۆکەی بە هۆڵی سمایل نەخێر بێگومان نەخێر نابێت دەستکاری بکرێت نابێت دەستکاری نابێت دەستکاری بکرێت دکتۆر زەردەش نەجمەدین برادۆستی وەک پزیشکی پسپۆڕی چارەسەر و جوانکاری ددان لە هەولێرەوە پاش سپاس بۆ ئامادەبوون یەکسەرە چێناو مۆزوعەکەوە ئەو وێنەی کە ئێستا لەسەر شاشەیە تۆش پێم بڵێ هاوڕای لەگەڵەوەی کاڵین گوناحامە هۆڵی سمالی بۆ بکرێت و دەستکاری دانەکانی بکرێت ئێوارەتان باش کاک دکتۆر زۆر سپاس ڕەنگە 100% یان با بڵێن زۆر بە دەقیقی هەمان ڕێنگۆم نەبی بەڵام ئەوەیە کە لەو حالەتە کە ڕستمانە بندەستا پێویستمان بزانم ئایا چارەخوازەکە خواستی چی هەیە دەیەوێت چ بکە ئەگەر هاتوو کێشەی لە بنمونە کێشەی لە جوانکاری ددان لە ڕەنجی ددان هەبی خۆت باست کرد ئێمە یەکەم خەتوەمان شوشتنە دوایە سپیکردنەوە بە لەیزەرە یان پێڵێن لەیزەر زۆر جار بەخۆی سیستمەکە بلیچینگە ئەوجا پاش ئەو ئەگەر حەزی کرد ئیشەکە بنمونە ڕەنجی ددانی بیاوێ وەکو هەمیشەیی سپی بکرێتەوە ئەو کاتی ئەتوانی بێ ڤنیر بکەیت ئەوەش کە باوە لە ناو خەڵک هۆڵی سمایل بەڵام مەرجی هەیە یەکەم مەرجی یەکەم ئەوە لە هەفتەی ڕابردوش باسمان کرد هەر ئیشێک جوانکاری بی نابی بایۆلۆژی دانەکە لە دەست بدەیت هەر ئیشێک جوانکاری بی نابی بایۆلۆژی دانە دەست بدەیت دووەمیان ئەگەر ئیشەکە دکتۆری ددان لەو حالەتانە دەبی دکتۆرێکی سایکۆلۆژی زۆر زیرەک بی ئەگەر زانی کەسەکە ئیشەکە ئەکا لەبەر ئەوەی جیرانەکەیان کردیتی وەکو مەوزوعی زێر و خانی گۆڕین و ئەساسی ناوماڵ و ئەوانە نابی بیکات چونکەوە ئیشێکی پزیشکیە بەڵام ئەگەر بێت و شخصەکە لەبەر ڕەنجی دانەکەی هەز دەکات و بەردەوامیش دەیە بگۆڕی کۆمەڵە دەستکاریەکیش دەکات لەسەر حسابی بایۆلۆژی دانینیە دەتوانێت ئیشەکە بکات و
لە هەمان کاتیش لەوانێ لە ڕووی نەفسیشەوە زۆر مرتاحتربی ئێستا نەخۆشەکە لە ڕووی نەفسی و مرتاحە بە ڕەنگی دانەکانی مرتاحە ساڵێک زیاتر تێپەڕیوە بەسەر سپیکردنەوەکەیە و ڕەنگی دانیشی سابتە و خراپتریش نەبووە کەواتەوە زە هەردووکمان هاوڕای لەسەرەوەی کە ئیتر بەسمانە لێرە ئەوانە بالضبط هاوڕام لەو حالەتە نەک هەر ئەوە ئەگەر ددانەکانیشی خوار و خێز بن بەخۆی مرتاحبی کێشەی نەبی ئێمە نابی سەر ئێشەی لۆ دروستکەین مەبەستم ئەوەیە خوار و خێزەکە لە حەدی معقول بی دکتۆر لەو کەیسانەی کە بۆت نردوین کەیسی ژمارە یەک برادران توان کەیسی ژمارەیەکی دکتۆر زەردەش بخەنە سەر شاشە یەکێک لەو حاڵەتانەی کە لە تورکیا کراوە و کارەکە فەشەلی هێناوە ئێستا لەگەڵ خۆتەکە قسەمان بۆکەی کەیسەکەەوە بە وێنەکانەوە چێتە سەر شاشە بۆم باس بکە بۆچی ئەم حاڵەتە بە فەشەل حسابەکرێت دکتۆر زەردەشت بەڵێ دکتۆر جان ئەگەر ڕسمەکە بێتە سەر شاشە ئەو کەیسێ ئەگەر وەلەو کواڵەتی ڕسمەکانی باش نیە چونکە خۆی چاوازەکە خۆی گرتیتی دە و خەڵکی لە ئەوروپا دانیشی لە تورکیا ئیشەکەیان لۆ کردیا لەو ڕسمەیە دیقەت دکتۆر جان ڕیزبەندی ددانەکانی ئیتباقی ددانەکانی ڕێنادا و ئەو حالەتە کاندید نییە لە ئەوەی هۆلیوود سمایل و ڤنیری لۆ بکرێ دەبی بیدایەتەن ئەوەی لۆ بکرێ با بڵێن تێلی لۆ دابدرێت ددانەکانی ڕاست بکرێتەوە ئەو جابێت ئیشی لۆ بکە پرسیارەکە ئەوێ ئەو جابێن هۆلیوود سمایلی لۆ بکەن پرسیارەکە ئەوێ لەبەرچی یەکەم جار دەبی تێل دابدرێت لەبەر ئەوەی یەکەم ئەگەر بێت و بەو تەریقە بیکەی لە پێناو ڕاستکردنەوەی ددان دەبی بەشێکی زۆری ددان ها ئەو ڕسمە زۆر جوان دیارە ددانەکانی هەموو بووینە دنکە برنج ئێستا ئەو شخصەیە پاژەوەی کە بەشێکی زۆری دانەکانی لەدەستدایە ئرتیهاباتی لەسەر لە ڕسمەکەی زۆر جوان دیارە ئرتیهاباتی لەسەی هەیە ئیتباقی تێک چووە و ئەستور بووە پوچی ناتوانانی نان بخوا بەخۆی باسەکە ئەڵێ ناتوانم نان بخۆم ئەمەوێ ئەوانە هەڵگرم ئینوێدانن بەڵام کارەساتەکە ئەوەیە تازە بەشە زیندیەکەی ددان بەشە زۆریەکەی مینایەکە بە قووەترین بەشە لاتچوە ئەوە یەک ئیتباقی ددانی تێک چووە سێمیان ئلتیهاباتی لەثەی کەم دەبتەوە بەڵام ناتوانانی کۆنتترۆل بکرێ فاوە هەڵبژاردەی دکتۆرەکە لە بۆ ئیشەکە هەڵبژاردەچی فاشل بوو و هیچ کرایتریا و هیچ بڵێن پێوەری جوانکاری دانی بە شێوەیەکی تەندروست لەسەر جێبەجێناوی ئەمە سەرنجی بینەرەکان بۆ ڕابکێشمەم کەیسێکی ئێستا سەر شاشێ و بە فەشەل حسابەکرێکێک لەو کەیسانەیان لەو ئیشانەی کە لە وڵاتی تورکیا کراوە کوردەمێک ئەوتوانە گڵی دوور دەرمانە مەرزی هەرچی لە دوورەوە هاو دەرمان بێ ئەوەی کە دکتۆر زەردەشتیش باسی کرد لەسەر دەستی من بیبینن ئەم بەشە سپێ بەشی مینایدانە بەهێزترین پێکاتەی لەشی مرۆڤە ئەو کاتێک کە ئەمە ئەڕوا بۆ ئەوی کە دانەکانە بۆ بکرێ بە دەنکە برنج و کیفت بۆ بکرێ ئەو کاتە بزانە شتێکی زۆر گرنگە لە دانەکانە دەستداوە لە حاڵەتی پێویستە جیا بەڵام لە حاڵەت زۆربەی حاڵەتەکانە دکتۆر خۆی زانێکەوە بێڵێتەوە ئەم بەشە زەردە پێڵەن بەشی عاج هەر کاتێکەمە کەوتە دەرە نەخۆشەکە ساردی و گەرمیە کادەمودانی کەیسێکی ترێ هەر دیسانەوە کە کەیسی ژمارە دووە دکتۆر زەردەش نردوێتی من بۆتانە خوێنمەوە بۆ دکتۆر زەردەش خۆی توانێت قسەی لەسەر بکە کەیسی ژمارە دوو کە ئێستا وردە برادەران بیخەنە سەر شاشە لەوانی دکتۆر زەردەشت لە کوردستان کراوە 20 ساڵ گرنتی پێدراوە دوای کەمتر لە 6 مانگ 4 ددانی دەماربڕینی بۆ کراوە بەهۆی ئازارەوە دانەیەکی بە تەواوەتی کەوتووە و زەرعی بۆ کراوە هەڵاوسان و هەوکردنی پووکی بەڕوونی دیارە و ژانەکە و ناتوانە نام بخوا دکتۆر زەردەشت چیترێ زیاب بکەی لەسەرم حاڵەتە ئەوەی کە خۆت نردوتە ڕسمەکان بوومان بەڵێ وڵا دکتۆر هەڵگورت هیچ لۆ نەهێشتمەوە هەموو خۆتە قسەکان دکتۆر گیان ئەوە کەم نییە حالەتێک لە بۆ جوانکاری ببیتە هۆی ئەوەی کە چەنددان چار ددانە ڕەنگە ئەمن هەندەچم کەمیش کردیتەوە لەوەی زۆر پێلێ نەنێم لەو دکتۆرە بەڕێزە چار ددان پێنج ددان دەماربڕین بکەیت ددانەچیان بەڕەگەوە بێتە خوارێ قەپاق بکەوی ئەوجا پاشانیش نەخۆشەکە نەتوانی نان بخوا هەڵاوسانی هەبی ئەمەجا هەفتەیە ڕابردوو باسمان کرد گوتمان ئێمە لە بۆ هەر ئیشەکی ناجێح لە جوانکاری و چارەسەریەکانی دەمودان چار پێوەرمان هەیە یەکەم بایۆلۆژیە دووەمیان میکانیکیە سێمیان جوانیە چارەمیان فەنکشنە فەرمانە ئەو حالەتە هەر پێشتر هەر چاری هەبووە ئێستا هیچی نەمایە ئەو پێوەرانە بڕیاردەرن لەسەرەوەی کە ئیش حالەتەکە فەیلەرە پرسیارەکەمان ئەوەیە لەبەر چی فەیلەر بوو ئایا ئەکرا ئەوە بە شێوەیەکی دروستتر بکرا باشە هەرچەندە ئەمە وەکو پزیشک پێویستمان بەوەیە کە ڕسم و ڤیددیۆ و حالەتەکەمان پێشوەختە بدیت باە بەڵێ هەر کاتە کە نەخۆش بێتەکن من پێشوەختە کێشەی نەبی کا من ئیشم نۆی کرد
پاش ئیشی من کێشەی لۆ دروست بوو کاک دکتۆر ئەوە معنەوەیە ئیشەکەی من فەیلەرە ما معناو ئەم نیشەی خراپم کردیە باش بەس دکتۆریەک پرسیار ئێستا حاڵەتە هەر خۆت نووسیوتە 20 ساڵ زمانی پێدراوە ئێکە کابرا 20 ساڵ زمانی ئێکە کابرا 20 ساڵ زمانی خۆوەرگرتووی تر مشکلەی چییە؟ دکتۆر گیان کێشەک هەیە تا یعنی لەگەڵ ڕێزم تا نەڕۆیە ناو خیبرەتی دوور و درێژ زۆر شت هەیە ڕەنگە تێنەگەی بنمونە تو خۆت کەسێکی ئەکادمی کە دەی بەحسەکە خینیەوە ئایا ئەو بەحسێ ئەو ئارتیکلە یەک بەحسە یەک پەیپەرە یەک ئارتیکلە یان ئەوە تا با بڵێن سیستماتیک ڕڤیوەکی لەسەرە دەتوانی بەشێکی زۆری ئارتیکلەکانی کۆ کردیەوە ئەو تا پوختەیەکی دای کە ئەو دکتۆرە بەڕێزە بە نەخۆشەکە ئەڵێ 20 ساڵ زمانەتە دەمێ ئەلەی بپرسە لە چێوە 20 ساڵە تینایە کا ئەو مەزدەڕەیە مەزدەڕت هەیە ئایا لە چ حالەتێک 20 ساڵ زمانەتە درێ لە چ کەیسێک ئایا لە چ تەنفیزیەک بە شێوەیەک ئەگە تەنفیزی کە 20 ساڵ زمانەتە درێ لەوەی کە من متابعەم کردیە ئەو دکتۆرە بە ڕێزانەی کە لەگەڵ لە دایک بوونی هۆلی سمایل و ڤنیر ئەوان ئیشیان کردیە کەسیان ئەو جورئەتەی نییە بەخۆی بڵێ ئەمن 20 ساڵ 25 ساڵ زمانەتەکەم بەبێ کێشە شتیوان نییە لە ڕووی پزیشکیەوە بەڵکو ئەتوانی بڵێ یعنی ئەگەر ئەمن ڕێم پێ بدەیت پێشنیارێک بکەم لە بۆ دکتۆرە بەڕێزەکان لە حالەتی نۆرمەڵ من خۆم قەناعەتم وایە قەناعەتەکەشم ئیستنباتی علمە کتابە ئەوەیە کە ئەتوانی لە ماوەی 5 ساڵ بڵێ ئەگەر کێشەک دروست بوو هاوڵاتی بەڕێز من بەرپرسم لەوەی چارەسەریەکە لۆ بکەم لەسەر هەمان کۆست و کولفەی ڕابردوو بەڵام لە پاش 5 ساڵەکە کێشەکە چارەسەر دەکەم بەڵام بە کولفەی جیاواز ئەو معنایە ئەوەمان پێ دەڵێ ئەو دەستەواژەیە کە هیچ شتێک نییە سەمانەتی 100% هەبی ئەوە یەک دوو مراجعەکە پێتەڵێ باشە لایف ئەکسپێکتەیشنی چەندە یعنی تەسەوڕەکەی چەند خۆی بکە ئەو کا دەتوانی بڵێ تەسەوڕەکەم 15 لە بۆ 20 ساڵ ئەگەر حالەتەکە ئیتباقی باشبی ئەگەر میناین باش مابی ئەگەر داوانە کاتدانەکانی لە پێشە باتە پێش چونکە بنمونە حالەت هەیە داوایە کە دانی باتە پێش هەرچەندە من شخصیان پێم وایە ناکرێ ئەو داوایە جێبەجێ بکرێ لە بڤنیر دەبی ئەوە تێلدا بنرێ بەڵام کە تو دەی وەرەگری لە مینایەکە نزیکەبی لە دێنتن یان ئەگەی عاد چینی دووەم ئەو کاتە ناتوانانی پێی بڵێ وڵا ئەوە 15 و 25 ساڵ و 30 ساڵ خۆی دەکە ئەگەرنا ئەوە پاش 6 مانگ دێتەوە لامان ئەو چیرۆکە تیراژی دیانە دەبیستین. باشە یەک شتی تری دکتۆر زەردەشت پیشانەین و ئەچینە راپۆرتەکەی هەولێر برادران راپۆرتێکمان هەیە لە هەولێرەوە کە قارەمان بۆ ناردوین قارەمان جەوهەر دکتۆر زەردەشت لەبەرەوەی کە وەکو جاری پێشوو نەڵێ هیچ بۆ نەهێشتمەوە دیسان هەر کۆمنتەکانی خۆ دەخوێنمەوە کەیسی ژمارە 3 کە دکتۆر زەردەشت بۆی ناردوینە سەر لە پاڵم ناکەوێتە سەر شاشە برادران سێ کامەرای سێ بێ بکەم وابزانم زۆر باشە تەماشا کەیسی ژمارە 3 بکەن کە جەنابی دکتۆر زەردەشت ناردوێتی نووسراوە 2 جار ڤینیری بۆ کراوە بەردەوام ژانی هەیە 4 ددانی بوونەتە دەمار بڕین هێشتاش ناتوانێ ژیانی ئاسایی بگوزەرێنێت ئەمە لە وڵاتی خۆمانە کراوە جام هەموو ئیشە کە ئەکرێت و دوجار نەتیجەکانی مشکلە دروستەکە دوجار کە ئەنجامەکانی کێشە دروستەکە بەداخەوای لێکە کێشە بکرێتە نێوان چارەخواز و پزیشکەکەیەوە بۆ ئەم بابەتە پامدەرمان قارەمان جەوهەر لە پایتەختەوە لە هەولێر سەردانی لقی هەولێر سندیکای پزیشکانی دانی کوردستانی کردووە بۆی کە تاوتویشی ئەو کێشانە بکە کە لەسەر هۆلی سمایل دروست بووە پاشەوە گەڕێمەوە خۆکەیسی جوانیشمان هەیە ئیشی جوانیشمان هەیە هەم لە دکتۆرەکانی تر هەم لە میوانەکانمان ئەمانە هەندێک نمونەی زانستی ئەسڵی مەسەلەکەش ببینین با بچین بۆ راپۆرتەکەی قارەمان لە هەولێر و دوایەوە ئەگەڕێمەوە خزمەتان ماوەی چەند ساڵێکە چارەسەری پزیشکی ددان لە هەرێمی کوردستان چۆتە قۆناغێکی تری کاری پزیشکی و زانستی بە شێوەیە هاوڵاتیان زیاد لەلایەنی چارەسەری بۆ نەخۆشیەکانی دەم و ددان و چاندنەوەیان ئەنجامدانی لایەنی جوانکاری و هۆڵی سمایل بۆ ددانەکانیان خواست و داواکاری زۆری لەسەرا دکتۆر فەرمان شێخانی سەرۆکی لقی هەولێری سندیکای پزیشکانی ددان دەڵێت جۆرێک لە ئاڵۆزی و تێکەڵاوی لە پزیشکی ددان بەدی دەکرێت بەداخەوە لەو ساڵانی ئاخیری دیاردەکی زۆر خراپ لەناو خەڵکی بڵاوەتەوە ئەویش هۆلیوود سمایل یان زەردەخانی هۆلیوودی پێ دەڵێن بەو مەبەستەش بەڕاستی لێرە و لەوێ چەند دکتۆرێکی با بڵێن پاوان خواست دەتوانین وا بڵێن ئەو دەرفەتیان قۆستەوە لە ڕگای سۆشەڵ میدیاوە زۆر توانێ یانە خەڵک بەو ئاراسای ڕابکێشن کە هۆلیوود سمایل ئەنجام بدەن ئەویش لە ڕێگەی نرخێکی زۆر کەم کە چارەخواست باوەڕ ناکە کە دەبێتە صاحبی هۆلیوود سمایل یان هۆلیوود سمایل بۆ دەکرێت بۆ نرخەکەمە بەبێ ئەوەی ئاگای لەوە هەبێت کە
هۆلیوود سمایل یەکەم ڕێوشوێنی تایبەتی خۆی هەیە ئایا ئەو شخصا هۆلیوود سمایلی بۆ دەبێت یاننا سوودەکانی چین زیانەکانی چین بۆکوێ دەکرێت هۆلیوود سمایل بکرێت بۆکوێ نابێت باشە و ئایا چ دکتۆرێک توانێت ئەنجامدانی ئەو پرۆسەیە هەیە سەرباری ئەوەش کێشەی دیکەش هەیە بەڕاستی تاقیکەی دروستکردنی دان چ زۆرە موادێک چ زۆرە کوالیتیشی مواد بەکاردێنێت بۆ هۆلیوود سمایلەکە هاوڵاتیان بۆ جوانکاری ددانەکانیان هۆلیوود سمایل دەکەن بەهۆی هەڵەی پزیشکی و زیانەکانی ژمارەیەک دۆسیەی تایبەت بە پزیشکانی ددان لە دادگاکانە سەرۆکی لقی هەولێری سەندیکای پزیشکانی ددانیش دەڵێت بەشێک لە کێشەکان لە سەندیکان چارەسەر دەکرێن و بەشێک لە سکاڵاکانیش ڕەوانەی دادگاکان دەکرێن بەس ئەو سکاڵانەی کە لە سندیکای پزیشکانی دان تۆمەرکران لە هەولێر 4 سکاڵاون پار بەشی زۆریان نەگلاکرانەوە ئەوانەی کە یەکلان نەکرانەوە لێژنەی زەبتیە لە ئەنجومەنی باڵا ڕەوانەی لای ئەوانی دەکەین بە مەبەستی ئەوەی کە جارێکی تر هەوڵ بدرێ ئەو کێشەیە چارەسەر بکرێ ئەگەر لە حالەتێکی چارەسەر نەکرا ئەو کێشەیە حواڵەی دادگا بکرێت ئەمە پێمان خۆشە لێری کێشەکە یەکلا بکرێتەوە نەچێتە دادگا بەڵام کە کێشەکە نەگەشتە حەلێک هەردوو تەرەف ڕازی نەبن ئەو کاتێ دادگا یەکلاکەرەوە دەوێت لە بوارە دوای ئەنجامدانی هۆلیوود سمایل بۆ ددانەکان جیا لەلایەنی جوانکاری زیانێکی زۆری تەندروستیشی دەبێت لە داهاتوو چونکە هەموو کەسێک نابێت هۆلیوود سمایل بکات قارەمان جەوهەر کورسات نیوز تایبەت بە بەرنامەی چارە دکتۆرالان لەو حاڵەتانەی کە هەمانە پێم بڵێ کە ئەکرێت شتێکی باش بکرێت دوازێمەک دوو کەیسێکە بە شێوەیەکی باش کراوە دروستە؟ بڵێ بەڵێ ئەسەوەی کە باسمان کرد لە پێشتر باسمان کرد کە کەی نەیکەین بەڵێ ئەی ئێستا کەی بیکەین باشە هۆلی سمایل وەکو هەموو ئیشێکی تر ضروریاتی خۆی هەیە بەڵێ ضروریاتی خۆی هەیە کە بکرێت بەڵێ مادەم هاتە ئەمە ڕاستە خۆکانە ئەی هۆلیوودەکانمان بەنێ برادران بڵێ بەڵێ ئەگەر ئەوانی تر وێنەکانی دکتۆرالان حاضر بێ برادران هی هۆلیوودەکان بێ زەحمەت بەڵێ ئێستا وردە فەرموو دکتۆر بڵێ کە بۆمان باس بکەی بەڵێ سێری ئەو کەیسەکەەوە کەسێکی زۆر ڕوونە کە زۆر زەڕوە هۆلی سمایلی بۆ بکرێت باشە ئەستا بۆ نمونە ئەم خانمە سێری دانەکانی کە بەڵێ هەمووی شکاوە دووسێ جا پڕکراوەتەوە باشە دانی لە هەردوو لای ڕاست و چەپ دانی نقصانی هەیە بەڵێ دوانیان سێ دانی بیرم نابووە باشی دەمابڕینی بۆ کراوە بەڵێ بۆی ئێمە ئەو دانە بپارێزین لەوەی کە بفەوتێت زیاتر یان بگاتە ئاستی کێشان یان ئەوانی کە کلۆری زۆرە بۆی نەچێتە ئاستوی کە دیسان دەمابڕینی بۆ بکەین کە احتیمالێکی زۆر لە داهاتوو دانەکانی لە کیسبە ئەو کات ئێمە تەڵان لەم حاڵەتە ناتوانین بە ڤینیر بۆی بکەین بەڵێ بە کیف بۆیەکی هۆلی سمایلەکە بەڵێ بەڵام دیقەتی بە ئەمە بە کیفەکە ستایلێکی ترمان نایە کاتەمەشێک لەو حاڵەتانی کە پێویستە و بە کیف زۆر زۆر بڵێ بەڵام بوویمەیەکی لە چیاسی لێ کە باسێکین کە ئێماڵین کە باسمان کرد کە هۆلیوود ستایلە بەڵێ ئێستا ئەم دانانی ئیندیڤیدوڵایز کراوە یعنی تایبەتمەند کراوە بەو خانمە بەڵێ یعنی دیقەتی بە دانەکانی ناوڕاستی گەورەترە ئەوەی تەنیشی تۆزە کورتترە کەڵبەکان اینجا بەس دەمی کردەوە ئێحساسەکەی پێکەنێت بەڵێ ئەوەیە ئەجا وەکو کاردی تۆزە دەش باسی کرد قسەکە تۆ ئەو نییە بەس بۆ نمونە ئێمە دانەکانی ڕێککەینەوە یان دانەکانی سپیەکەین بەڵێ ئەم خانمە کە هاتە ژووری یەکەم جار دەستی ئاواگر بەدەمیەوە منێکسە تێگەشتم لێ کە شەرمەکە لەوەی کە دانی دەرکەوێت ئێستا کێشەی نیە و لە هەموو شوێنە پێکەنێت ئێستا تەسەڵ کە کێتە ژووری یەکسەر پێکەوە ئەمە ئەوە شەوەیە کە بە شێوەیەکی زانستی کراوە بە شێوەیەکی باش کراوە لە نمونەی ئەوانەیە باشە اینجا ئەمەی کە ئێستا جەنابی دکتۆر ئالان باسی کرد وەک پێی وتن بە کیف کراوە کە ئاڵین کیف مەبەستمان چییە مەبەستمانەوەیە کە دانەکە چواردەوری بچووک کراوەتەوە چواردەوری دانەکە هەمووی بچووک کراوەتەوە بەم شێوەیە بەدەستی منەوەیە ئەمە نمونەی زانستی ئیشەکانمانە و لەسەر ئاستێکی نێودەوڵەتی شەکرێت ینی کوالیتی و ستاندەرایزیشنی نێودەوڵەتیە هەمان بلۆکی کە لە ئەڵمانیا لە ئیتالیا بەکارهێنرێ تاقیەکانی مۆک و کاک حەمید باسی کرد هەمان کوالیتی بەکارهێنرێ جگە لەوەش لە نمونەی ڤینیرە هەندێک نمونەمان هەیە کە ئێستا چێنەوەی دکتۆر زەردەشت دکتۆر زەردەشت ئەمە لە نمونەی کیفاکە دەکرێت بە هۆلیوود ستایل بکرێت لە نمونەی ڤینیریشە وابزەم حاڵەتمان هەیە کە ئەکرێ بە هۆلیوود ستایل بکرێت و سمایلی کەسەکە پێکەنینی کەسەکە جوان بێت و بەو شێوەیە بێکە پێویستەکە ببێت چ تێبینێکت هەیە لەسەرەوە بۆی لەگەڵ ئەوە شەکەی سی پێنجەم پیشان بین کە نمونەیەکە لەو ئیشانەی کە بە شێوەیەکی زانستی کراوە لە کوردستانی خۆمانە
بڵێ دکتۆر گیان کە باسمان کرد گوتمان ئێمە چار پێوەری زانستیمان هەیە ئەوەی کە لە کتاب و لە توێژینەوە زانستیەکان ئاماژەی پێدرا ئەو چار پێوەرانە پێوەری هەمومانن یعنی تقریبا من زۆر جارانێم ئەوانە لە دوای ئايات و حەدیث وەکو منی مسلمان ئەوانە مقدسن کە تەبیب ئەسنانم ئەو چار پێوەرانەی کە مراجع دێتەکەنمان چارەخواز دێتەکەنمان پێمانەڵێ دانمان چاکەن تەماشەیەکی ئەی گونجێ هەڵیە سنجێنی ئەی پێوی لەگەڵ ئەو چار پێوەرانە ئەگەر گونجا جێبەجەیەکی ئەگەرنا ئەو بەجێ دەڵێ ئەگەر دیقەت بدەی ئەو حاڵەت لێرە ڕایگرن ئەلێ ڕایگرن برادران ڕستمەکە بەڵێ پێشوتێک تۆ بگەڕێنەوە برادران ئەلێرە بەڵێ دکتۆرە تۆ لێرە چی بڵێ لەسەر پرێپەرێشنەکەی خۆت بەڵێ بەڵێ دکتۆر جان لێرە ئەگەر ڕسمی یەکەم دکتۆر هەڵگور باز بکەیت لە بیدایەتی کە چارەخوازەکە دێت داوای چێکە داوایە کە تەبعاندانەکانی مینای خورایە مینای تەنک بووە یعنی قەبارەی ددانی لە دەستدایە بەشێک بۆ نمونە 115 قەبارەی مینای ددانی لە دەستدایە ئەوە یەک دوو ڕوتەختی دانەکانی تەماشە کە دانەکانی ئەمە پێڵێن ئینسایزل ئێج بەنمونە ئێرانە ئەوە دیوی سەری ددانە ئەوەی لە دەستدایە ئەمە ئینسایزل ئێج قەبارەی ئاسایی ئەمە تامە لێرە بۆت باسەکەم تۆ قسەکانی خۆت بکە ئەمەی لە دەستداوە قەبارەی ئاساییدا بەڵێ قەبارەی ئاساییدانی خۆی لە دەستدایە ئەوە تەماشەیەکەین پێدرانگەر دەستم وەرگرن لەگەڵ دەرکەوتنی بەڵێ دکتۆر جێ لە دەستداوە بەڵێ ئەی پێوین لەگەڵ لێوی بزانە ئینسایزل دیسپلی لە ڕووی زانستیەوە جنابتە زانی واتە دەرکەوتنی ددان لە ژێر لێو پاشان تەماشای پووکێکن ئەو پێوەرانە دینین لەسەر ئەی پێوین لە حاڵەتەکە ئەو جاتوانین جێبەجێکەین ئەگەر بڕۆین ئەو حاڵەتە بڕۆینە تا ڕسمی پریپەرێشنەکە کاک دکتۆر پێش ڕسمی کۆتاییەکەی دیقەت بدەین تەماشای وەرگرتنی دانەکان بکە دانەکان هەر کەسێک بێت تەماشە بکە هەز ناکە لە دان وەرگیرایە هەز ناکە لە هاتین ئێستا توانیمان ئەو پرەنسیپە ئەو بنسینە زانستیە جێبەجێ بکەین ئەویش بریتە لەوەی کە ناکرێ قوربانی بە بایۆلۆژی ددان بدەیت لە پێناو بەدەستهێنانی جوانی ئایا بزانە ئێستا ڕسمەکە لەسەر شاشەیە کاک دکتۆر بینی دانەکان وەرنەگیرایە قەبارەی دان وەکو خۆیەتی لەبەرچی لەبەرەوەی فکرەکە چییە فکرەکە ئەوەیە ئەو کەسە لە تەمەنی 34 ساڵە ئایا لە وەقتی ئایدیەڵی ددانەکانی قەبارەیان چەند بووە قەبارەیان دەبی ئێستا ئەمە کە پلانماندانایە بگەڕێنینەوە تەمەنی 22 تا 25 ساڵی لۆی ئەگە تەماشە بکەی لەو ڕسمەیە بەشی زۆری ددانی یعنی بەشی زۆری ددانی دەکات سەروی سەتا نۆهەتی ددانی کە هاتوتە لای من احتفازی لەسەر کرایە ئەو کاتە ئەوەیە کابێ بکرێت و بایۆلۆژیای دانەکە پارێزراوە و نەبووە بە دەنکە برنج پاشەوە دەرەنجامەکە ئابینین کە نەبووە بە دەنکە بەڵێ ئەگەر دەرفەت بدەی زیاتر دکتۆر جان لە ئەنجامەکە تەماشە بکە ئەو حالەتەیە بایت ڕێزینگە خۆتەزانی ئێستا لە بۆ بینەرانیش ڕوونکەینەوە ئەویش ئەوەیە درێژی ددانەکان درێژی کە نێواندانەکان ئەویشمان بەرز کردیتەوە خۆ ئەوەش حالەتە چالنج و تەحەدیە بەڵام لەبەر ئەوەی هارمۆنیەک دروست دەکەی لە نێوان چار پێکهێنەر و پێوەرە سەرچیەکانی کردداری جوانکاری و چارەسەریدان ترست نییە لەوەی کە خوانە خوازە شتەچی بەسەر باش ئەگەر دیقەت دەی ئێستا ئەو حالەتە هەم جوانکاری بەڵام لەگەڵۆژی دکتۆریەک پرسیاری زۆر کورتت لێ یەکەم ئەم حاڵەتەش کە کراوە لەگەڵ ئەوەش زمانی 15 ساڵ و 20 ساڵ و ئەوانەی لەگەڵان نییە بەڵام وا چاوەڕوانەکەین 15 ساڵ و 20 ساڵ بەرگە بگرێ لە دەمیا بەڵێ تەسەوڕەکەم ئەوە عمری تەخمینی لە نێوان 15 هەتا 20 زیاتریش بخایانی بەڵام ناتوانم بە مڕاجعەکە بڵێم کاکە ئەوە مامۆستایەکانیمە کە مختەریعی ئەو ئیشانن لە جیهان و مستەمر لەسەر ئیشەکە ناتوان ئەو قسەی بکەم نازانم دکتۆرێکی نوێ 2 ساڵ 3 ساڵە تەخەڕوزی کردیە لەگەڵ ڕێزم ئەمەش بۆ مەرحەلە تێپەڕینە چۆن جورئەت بەخۆی دەدا بە نەخۆش بڵێ من 25 ساڵ زمانەتی ئیشەکە دەدەم اینجا تۆ دکتۆر ژیان بمبورە شەریکەی توێتە مارسیدیس کامە شەریکەی عملاقا بەو هەموو تەقەنی خۆیان ناتوانن ئاسن کە لە دان ڕقترە ناتوانن ئەو زمانەتانە بدەن نازانم ئەمە کو بتوانین ئەو جورئەتە بدەینە خۆمان ئەو زمانەتە خەیالیە بدەین اینجا لەوەی بابەتی کواڵیتیەکە یەکسەر بەڕاستی لە ڕێگەی تەلەفۆن و نامەم بۆ کاک قارەمان نارد کە راپۆرتەکەی ئامادە کردووە لەسەر مەسەلەی کواڵیتی ئەڵێت مەبەستم جیاوازی کە نرخەکەم بێ کواڵیتی نزمە کاتێک کە کواڵەتی نزم بێت نرخی کەمترە بەراورد لەگەڵ کواڵەتی بەرزە کەواتە مەبەست لە راپۆرتەکەی کاک قارەمان ئەوەیەکە بە نرخی کەم و هەرزانە
تێمەکەون ئەو کەسێک کە بە هەرزان بۆتانەکە مانایەوە نیە کە شتەکەی کواڵیتەکەی بە هەمانە و شێوەیە کە کەسی تر بە نەوەیەکی ترێکاکەوە بابەتی وردەکاری تری زۆر دکتۆر تەنها هەشت خولەکمان ماوە بۆ جەنابەت بۆ دکتۆر زەردەشتیش یەک دوو کەیسێ من دکتۆرێک بۆی ناردوم حەزەکەم پرستان پێ بکەم برادران کلیپ دوو کلیپ سێ ئەوەی کە من ئامادەم کردووە هەڵبەتەوە هیچ پەیوەندیشی بە منەوە نیە تەنها دکتۆرێک ناردوێتی و حەزی کردووە پرسیار بکەم لە ئێوە وەکو پسپۆڕەکان من خۆم قسەیتیان ناکەم وەکو پێشکەشکار کلیپ دوو کلیپ سێکەی ئامادە بوو بێ زەحمەتبەمە خەنە سەر شاشە ئەمێ ڕات بزانم زۆر بە کورتی دکتۆرانان چکە یەک دوشتی تی جەنابەت و دکتۆر زەردەشیش ماوەمێ پیشانی بینەرەکانی بەم کە بابەتەکە لەسەریەوە ڕێنمایمان هەبێ ئێستا ئەمە پێشتر و پاشتر تەمان ئەوە هینەکانیشی بڵین جنجال ڤەڵۆن سەردەکانی بە زمانە پزیشکیەکەی بە دەرەوێ سەرانە لە شاشەکە لای تۆ زۆر ڕوون نەبێ ئەمە چۆنی لەسەر مەسەلەی کواڵیتی هۆڵوود سمایل کە ئەمە کەیسێکە لە ئینستاگرام وەرگیراوە تۆ سەرەتا دیقەتی ڕانکەی بێ هەر ڕانکەی زۆر دیارەکە ئارتفیشەڵە ئەوانی زۆر سناعی ڕانکە جاگە تەرکیزکەیتە سەر بەشی سەرەوەی لای لێواری ملیدانەکە ئەمە تەوان سەر لێوی نەیهێشتۆ چکە شانسی خۆی لێوی ئەستورە شاردێتیەوە بەس دیارەوە هەڵتی نییە باشە ئەوە دوو شتێکی ینی زۆر گەورن کە یەکەم شت ئێمە سێریەکەین وەکو کەسێکە کە جاتە کاتەوە کە کەسێک پسپۆر بێت لەگەڵ کەسێکە کە خبرەی کەم بێت باڵێ دکتۆر زەردەشتۆ ئەڵێکی زۆر بە کورتی لەسەر ئەم کەیسە دکتۆرێک ناردێتی حەزی کردو پرسیارتان لێ بکات پەیوەندی بەمنەوە نییە خۆی ناردێتیان نانانی برادێکی ناردوێتی و توێتی ڕای ئەوانوێ لەسەر ئەم کەیسە نەک ئەو کەسێک ئیشەکەی کردووە نەسیحەتی ئەو دکتۆرە بە ڕێزە دەکەم کە ئیشەکەی کردێت جاری داهاتوو ئیشە دووبارە نکاتەوە بۆ دکتۆر هیچ شێوەیەک ئەوە نەدانیسانیە و دکتۆر ئەزانی دکتۆر گیان تەماشای نێوان سنترالەکان کە یعنی گەورەترین خەتەئی زانستی لە یاسای جوانکاری لێرە ئەوێت تەماشای دوو سنترال واتە ئەو دوودانە ناوەڕاستەی گەورەکان لە ڕووی زانستیەوە بە هیچ نەوەک نابی ئەو دوودانە لە یەک جیاواز من ئەو دوودانە دیارە قەباریان وەکو یەک نییە دیارە هێڵکاریان وەکو یەک نییە دیارە پۆزیشنیان وەکو یەک نییە ئەوە یەک دوو تەماشای دوو دانەکانی تەنیشتی بکە خۆی پێشتر جوانترە ئەڵایمنتی واتە ڕیزبەندی دانەکەی جا ئەوە کۆنێکشنی نێوانیان دیارە پێکەوە کۆنێکت کرا ئەوەی ئەمن لێم دیارە ئەگەر غەدرم لە کەسەکە نەکردی بەڵام ئەوەی لە ڕسمەکە دیارە ئەو هایفا نەسیحەتی کەسەکە دەکەم ئەو دکتۆرێکی ئەو شێکی لە جاری ئایندا ئەو حالەتە بەونەوە عنەکە بەنەوە عشکەبی کە زانستی تر بیکە باش دکتۆر آخر کەیسی بڵێن کەیسی چوارەم هی دکتۆر زەردەشت ئەمێ باسیش بکەین بە خێرایی چکە چوار خولە کاتمان ماوە دوو خولێکی بۆ جەنابەت دکتۆر زەردەشت کەیسی ژمارە چوارە خەینە سەر شاشە کە ئەم کەیسە بەر لە کەمتر لە 2 ساڵ 20 ددانی بۆ ڤینیر کراوە لەم 20 دانە دکتۆر چ کێشەیەک ڕوویدا بۆمان باس بکە بۆی ئەوەی خۆت نەخوێنمەوە بەڵێ زۆر سپاس دکتۆر جان ئەو حالەتە دکتۆرێکی ناسراوی کوردستانە خۆشی ڕێپێدام کە ڕسمەکاندانم بەس ئەم حەزم نەکرد وەجهی دابنێم ئەگەر دیقەت دێدانەکانی کەمتر لە 2 ساڵ تەبعاً گوتی لە ماوەی دوو مانجی یەکەم دەستم بە کێشەکان کرد کێشەم لۆ دروست بوو بەڵام کەمتر لە 2 ساڵ هەشت ددانی کەتیە داینایە کەتیە و داینایە دووبارە یعنی لێ دەبتەوە پاشان ئیتباقی ژانی ئیرتیاباتی لەثەی هەموو هەر چار پێوەرەکانی تێمەزبوط نییە ئەگەر دیقەت دەی دوو دانی ناوەڕاستی جاری دیقەت دەوەکو یەکنین هاوشێوە نین ددانی تەنیشتی ئەو ڕسمە ئێستا لەسەر شاشەیە نەتیجەیە گە بگەڕ ئەوە پێشتر برادران پاوزیکەن تا پێتانەڵێ بەڵێ لە حالەتی یەکەم لە حالەتی کە جاری یەکەم کردیتی دانەکانی وەکو یەک نییە دوو دانی ناوەڕاستی ئەو سمێنتەی کە دانی پێدادنێن لە نێوان دانەکانی بەجێمایە ئلتیهاباتی لەثێ هەیە تەماشای پووکی نێوان دانەکانی بکە هەمووی داتەپیە ئەوجا لەولا چارددان لەولا چارددان سەرێ خوارێ لێ بوویتەوە ئەوجا ناتوانانی نان بخوا تەبعاً دکتۆرە بە ڕێزەکە سەردانی ئێرانیشی کرد بوو خۆی باسی کرد گوتی تاوەکو بەشکم چاک ببی تەمان لەوێژ ڕێی بە دکتۆری باش نەکەتیە گەنا ئیشەکەی زەحمەت نییە بەس چییە دکتۆرەی باش لۆ ڕێک نەکەتیە بەرحاڵ پاشان کە هەمان ئیش هەمان ددان کە دووبارەمان کردەوە ئێستا ئەوە 2 ساڵە هەتاوەکو ئێستا کێشەچی تەبعاً 2 ساڵ کەمە بەڵام مقارنە دەکەم لە نێوان ئەو حالەتی پێشتر لۆی کرابوو کەمتر لە 2 ساڵ چەند کێشەی هەبوو ئێستاش کە بە دروستی لۆی بکرێت دەشمەوێت دکتۆر گیان ئەوە بە بینەران بڵێم مەرج نییە ئەمن کە ئەو قسەیەکەم تەنها دکتۆر زەردەشت برادۆستی و دکتۆر ئالان ئیشیان جوانە هەر لەسەر تعقیبە لە بۆ ئیشەکەی قسەکەی قارەمانیش بەڵێ دکتۆری خراپمان هەیە بە تایبەتی کە مەوزوعی تەخەڕوجی نوێ و تەعین نابن ئەوە یەک لە کێشەکانە بەڵام دکتۆری
دەستڕەنجینی باشیشمان زۆرە و چێشەکەش وەکو چێستە یعنی ئەگەر کەرستەی لێنانی خواردنیشت هەبی بەڵام ئەگەر کابانەکە باش نەبی هیچ ئیشەکی جوان دەرناچی چێستە خۆش دەرناچی شیوەی خۆش دەرناچی فلێرە دکتۆری باش ئەلحەمدولیلا لە کوردستان زۆرە پێویست ناکە مەشکوک بن بەڵام دەبی ئەوە ببیتە تەزووەک بۆی هەموو ددانی خۆیان نەدەنە دەست هەموو دکتۆرێک. اینجا ئەمە لەو حاڵەتانی کە بە باشی کراوە ئەوەیە کە پێویسترە ئیندایرێکتەوەی کە بەشێکی کارەکە لە ناو تاقیگاکرێ یەک نمونەی کۆتاییمان هەیە لەوەی کە لە ناو تاقیگەش نەکراوە هەر لە ناو بڵێن دکتۆری باش کردوێتی بە دەست و پلێشی باش لە ناو عیادەکەی خۆیە ئەگەر برادران وێنەکە ئامادە بوو پێم بڵێن مۆی بخەنە سەر شاشۆ چکە خولەشی کۆتایی بەرنامەکەی تر بۆی بەرنامەکە تەواو بکەین. بەڵێ ئەوەیە ئەتوێشی بڵێ ئەم کەیسە ئەمەش هەر دایرێکتە ینی باشتر یەکسەر بە دەست و پلی دکتۆرەکە کراوە بە دەست و پلی خۆت کراوە ئەمە کەیسێکی هەر لابە بەڵام تێکەڵی ڤینیر و کراونە هەردووشانی تیاێت لە مختبەر کراوە لە مختبەر کراوە بەڵام لەسەر کەیسێکی پێشوو کە باس کراوەی کە دکتۆرەکەی کە ڕێی وست کە بڵێ وەکو دکتۆر زەدەش باسی کرد پێشووتر پرۆپۆرشنەکەی دانەکانی ینی فەرقی گەورە بچووکەی دانەکانی کە دوای کە کیفەکەی دروست کرد کە ینی کە کردی هۆسمایل ناشرینتری کرد لەوەی کە پێشتر بێ ئەمە ڕێک عکسی ئەو قسەی کە ئەو دکتۆرەکەی پێشوو کە دروستی کردبوو دیقەتی دانەکانی بە ئەوانی دوانەکەی پێشەوەی دانێک گەورە دانێ بچووکە دوانەکەی تەنیشتی هەلیاکە و لە لایەکە ڕۆشتووە بەڵام لە کۆتا ئیشەکە شێوەیەک و دیزاینێکی زۆر جوانمانە کە دیقەتی بە گەورەتریشە قەبارەکەی بەڵام هێشتا جوانتر گونجاوە لەگەڵ لێوی کەسەکە چونکە تەنها ئێمە کە دەستکاریەکەین بەستەنها دەستکاری دانەکان خۆی ناکەین و کوشەوە کە پێوترێ مایکرۆ ئێستێتیکە کە دەستکاری دانەکان کرا دوای دیسان ئەو دانی کە دەستکاریکە یەکێک ئەگونجێنرێت لەگەڵ لەگەڵ دەمچوی ئەو کەسە لەگەڵ دەمی پلی لەگەڵ شێوازی پێکەنینی کە ئەبێتە ماکرۆ ئێستێتیکەکە لە کۆتایەکە ئەنجامێکی ئاوەیە بکە ئەوەی کامەوێ لە کۆتایی بەرنامەکە کۆی بکەمەوە لە باتی قسەکانی دکتۆر زەردەشت و دکتۆر ئالان دکتۆری باشمان هەیە لە کوردستان مختبەری باشمان هەیە لە کوردستان ئەکرێ ئیشی باش و زانستی بکرێ و بەداخیشەوە کە وەکو هەر شوێنی دنیا ئیشی نازانستیشمان هەیە ئاگاتان لێ بێستن لایکێ بە نرخی کەمە تێمەکەون بە پۆستی ئینستاگرام و پۆستی فەیسبووکە تێمەکەون و ئەوەشی کە لە ئێران و تورکیاکرێ مەرزێ لەوە باشتر بێکە لە کوردستانەکرێ لە هەموو شوێنێک ئیشی باش کواڵیتی هەیە و ئیشی کەم کواڵیتی هەیە تا هەفتەی داهاتوو ئێمە خزمەتتان شەو شەوگارتان شاد و خواتان لەگەڵ